نەخۆشیێکی زۆر کوشندەیە، زۆر مشکیلەیە، زوو بڵاو دەبتەوە، زوو تەشەنە دەکاتن. بخوا گەورەیە بەرکوم چارێک دەبیتن. جان بەداخەوە کە هەواڵی ئەو نەخۆشیمان پێگەشتووە لە ئێستادا تەندروستی چۆنە؟ وڵی یەکەم شت بەخێر بێن، زۆر بەخێر بێن، زۆر سپاسان دەکەم لە هاتنتان. هەموو نەخۆشیەک زەحمەتە، هەموو نەخۆشیەک هەوڵ و کۆشتی دەوێت هەتە چارە سەر دەکرێت، بەڵام ئەو نەخۆشیە ئەوە نەخۆشیێکی زۆر کوشندەیە، زۆر مشکیلەیە، زوو بڵاو دەبتەوە، زوو تەشەنە دەکاتن. ئەم لە خۆم هەروەها لەگە برادران چوم سەفەر بکەم، وەک سەفەرێک لە لای ئێران و ئەو وڵاتە وەتیان خۆشەوە ئەوەیە. لەوێ ئەوەن خۆیان فاحس کرد، ئەمیش بە وەڵای بە سوعبەت لەگەریان دەمەوە چێوە خۆتان فاحس دەکەن. کاتێک گوتیانە من ئەتوو چت هەیە چت نییە، گوتم وەڵای وەچی نایندە خۆم هەندێک ئێرەم دێشی. گوتیان با نازورە چیرۆتو بکەین، گوتم ناوەڵە نازوری ناکەم، نانم خواردێ. گوتیان دەباشە سبێنێ وەرە. وڵا سبێنێ چووم، پاژ نازورەکەی کابرێتە مەشای کرد، گوتی وەڵایە من شکەکم هەیە. خێر گوت دەی بنێرمە سەرە ئێکاکە سوعبەتم لەگە دەکەی یان ئەوە بە دکتۆرەکە گوتی ناوەڵە وەڵە ناردیە زەرە. بەس گوتیان دە ڕۆژ پێدەچێ. ئەمیش لە بۆ ئێرەم تەلەفۆن کرد لە بۆ ماڵێک، گوتم بە حارومە سەرەکی وایە دکتۆرەکە دەرێ ئەوم هەیە تێبینیم لەسەر هەیە. ونکا کە دەوەرەوە هەولێرە لێرە 100 دکتۆری باشەیە. هاتمەوە لێرە چەند دکتۆرەکەم کرد و نازورم کرد و زەرعم کرد و ئەوم کرد و ئەو جیهازی سپێسەر نازانم ئەو جیهازی دەچێ ناوێ ئەوانە هەموو زۆر ئیشیان لە بۆ کرد. وەڵام ئەخیرەن چوومە نانەکەلی، دەوێت سوپاسی کاک لوقمان نانەکەلی دەکەم کە دکتۆرێکی پێناساندم. ئەو 15 ڕۆژ زارێک مانجێ زارێک لە ئوردن دێتێرە کە ناوی عومەر ڕاویە. ئەویش گوتی ئەتوو فاحسەکانت تەواوکە هەموم لۆ بنێرە. فاحسەکانم هەموو تەواو کرد، لۆم نارد. گوتی وەڵای کاکە ئەتوو بڕۆکن کاک لوقمان ڕەحمانە شەلی ئەو دکتۆرە ئەوە ئیشی ویە، بەڵام ئەگەر فاحسەکانت هەموو تەواو بوو ئەوان کەشم لۆ بنێرە، ئەگەر عیلاج لە کنەمە بوو ئەوە سەردانمان بکە لە ئوردن، دەتوانین ئیشاءڵڵا چارەسەری باش لۆ بکەین. ئەگەر عەمەلیاتیشی ویست ئیشێکی باش لۆ دەکەم. ئێستاش چوومەکن کاک لوقمانیش لەوێش لە خستەخانەی پار بوو، لە میدیای بوو. چووم ئەو ئەمنینار لە بۆ سێ فەحس لە بۆ فەحسێک لە سێ جێ هەیە لە هەولێرێ. وەڵا دوو جێیان خراپ بوو، جێیەکیش گوتی لۆ تو نابیتنەوە جیازە. ئەلا کولین بەتەمای خوا ئیشاءڵڵا دەرێن ڕۆژی یەکشەم چا دەبتەوە. ئیشاءڵڵا ڕۆژی یەکشەم بەڵکوم ئەگەر چابەوە بچم ئەو فەحسەش بکەم و ئەویش ڕەوانکەم بە ئیستیشارەی کاک لوقمانی ڕەوانی بکەین لە بۆ کاک عومەر ڕاوی بزانین ئەو چ دەرێتن. هیوادارم ئەگەر چارەم لێرە نەبی سوپاسی کاربەدەستانی هەرێمی کوردستان دەکەم کە ڕەوانەی وڵاتی ئوردنم بکەن، بەڵکوم لەوێ چارەسەرەکەم باشتر دەبیتن. مامۆستاجان لەبارەی نەخۆشیەکە ینی دەستنیشان کرایە کە چ جۆرێکە؟ بڵێ ئەوەی ئێرانیش زەرعەکە گەڕاوە، تەقریەکە هاتەوە ئێرە، ئەوەی ئێرەش هەردووک دەرێن سەرەتانە گرەیەک هەیە لە ناو سورێنچیە، یعنی نێزیک مەعیدەمە، بەڵام بڕۆکە سەرەوەتر لە ناو ئەو جێی کە خواردنی پێدێتە ناو مەعیدەی لەوێ نەرە. تەشەنەکردنی خێرە هەر وەک باست کرد. وەڵڵاهی ئەو دکتۆرە وای بەم گوت، عومەر ڕاوی ئەوەی سپۆرە، ئەو گوتی کاکە ئەوەشی تەشەنەکردنیشی ئەوەیە هەتا زووە لە خۆت عیلاجی خۆت بکە لەبەرەوەی دەبێ عیلاجەکەی سەریع بیتن. ماوەیەک کەمە زانیوتە تۆژیانی ئەو نەخۆشیێت هەیە؟ ئەرێ وەڵڵا ئەوە دەوری بوویتە 15 ڕۆژ تقریبا، هەمووی 15 ڕۆژە زانیت. بخوا گەورەیە بەرکوم چارێک دەبیتن.
انشاءله هەر سەلامەت دەبی و تەمەنێکتان بە هونەر بەخشی انشاءله هەر تەمەنیشت درێژ دەبی و کە چاچیش بیەوە دووبارە دێمە وڵات بەخێر بێن زۆر سوپاسان دەکەم زۆر مەمنونتانم ئینشاڵە زوو چاک دەبمەوە تا زوو جەنابەت بێتەوە یەکتر ببینین برای عەزیزی